هاوڕێیانم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. لە ڤیدیۆی ئەمڕۆ باسی هەنگاوەکانی پڕکردنەوەی فۆرمی پرۆگرامی کۆچ ئەکەین بۆ هەرێمی کێبێک لە وڵاتی کەنەدا. پرۆگرامەکە پێی ئەڵێن کێبێک سکیلد وەرکەر پرۆگرام. لە پۆرتاڵی ئەرێما ئێمە ناوی خۆمان تۆمارەکەین و زانیاریەکانمان داخلەکەین، دوای ئەوە چاوەڕێی وەڵامی حکوومەتە بین. وەکو پێشتر ئاماژەم پێ کردبوو، ئەگەر ناوت گەڕایەوە تۆ بە ئیقامەی هەمیشەیی کۆچ ئەکەیت بۆ هەرێمی کێبێک و لەوێ ئەمێنیتەوە تا ئەو کاتەی جنسی کەنەدا وەرەگری. لە گۆگڵ دەست پێ ئەکەین و ئەچین بۆ وێبسایتی سەرەکی ئەم پرۆگرامە. هاوڕێیان، ئەمە پۆرتاڵی ئەرێمایە کە زۆربەی زانیاریەکان بە زمانی فەڕەنسی نووسراوە بۆیە هەوڵ بدە لێرە ئەم ئێکستەنشنە گوگل ترانسلیت دابگری لەسەر لاپتۆپەکەت بۆ ئەوەی بۆت بکاتەوە بە زمانی ئینگلیزی، لەبەرەوەی بەشی زمانی ئینگلیزی تیانە. لێرە چۆن دەست پێ بکەین، چۆن سەرەتا ئەکاونتێک دروست دەکەین، اینجا زانیاریەکانمان داخل دەکەین. لێرە پێش ئەوەی ئەکاونتەکەت دروست بکەیت، لە هەنگاوی یەکەم ئەم بەشە هەڵبژێرە I am an individual. ئەمە پۆرتاڵی ئەرێمایە، چۆن دەست پێ بکەیت یاخود چۆن زانیاریەکانت پڕ بکەیتەوە. سەرەتا کلیک لەسەر ئەم بەشە بکە. لێرە expression of interest هەڵبژێرە. هەموو ئەم بەشانەی کە لێرە ئەیبینیت ئەبێ هەمووی پڕ بکەیتەوە، اینجا دوای ئەوە سبمت دابگری. چۆن دەست پێەکەین؟ سەرەتا لە بەشی personal information زانیاریەکانی خۆت پڕەکەیتەوە، ناوی سیانیت، بەرواری لەدایک بوون، خەڵکی چ وڵاتێکیت، ژمارەی پاسپۆرتەکەت، لە چ وڵاتێک پاسپۆرتەکەت دەرهێناوە، ئەم زانیاریانە پڕەکەیتەوە. هەر کاتێ ئەو بەشە تاو کرد و زانیاریەکانت هەمووی پڕ کردەوە، ئەبێت وەکو ئەم بەشەی لێبێت بنووسرە completed section. ئینجا ئەم بەشە کە تەواو بوو ئەچیتە سەر بەشێکی تر، یان ئەتوانی سیڤ دابگری بۆ ئەوەی ئەو بەشەی کە زانیاریەکانت لێ داخل کرد تەواو کۆمپلیت بێت. دوای ئەوە ئەچیتە سەر family situation. ئەگەر سینگڵی سینگڵ دابگرە، ئەگەر married خێزانداری ئەم بەشە دابگرە.
ئەگەر خێزانداری وەکووتم ئیقامەکەت تەنها بۆ خۆت نییە، خێزانەکەت و مناڵەکانیشت ئیقامە وەرەگرن. بۆیە لێرە ئەگەر خێزانداری ئەڵێ ئایا مناڵەکانت لەگەڵت یەم بۆ کەنەدا، ئەو وەختە تۆ یەس دائەگری، بەڵام ئێمە ئێستا نۆ دائەگرین. بەشی سکوڵینگ زانیاری لەسەر خوێندنەکەت داخلەکەیت. لێرە ئەو وڵاتەی خوێندنەکەت لێ تەواو کردووە، کەی خوێندنەکەت دەستی پێکرد و کەی تەواو بوو. ئەنجا فۆلۆوینگ داگری زانیاریەکانی تر بۆ نمونە چ بەشێک تەواو کردووە داخلەکەیت. هەر کاتێ تەواو بووی سەیڤدا بگرە لە خوارەوە، لە بەشی خوارەوە سەیڤدا بگرە بۆ ئەوەی ئەو بەشە بنووسرێ کۆمپلیت. پرۆفێشنەڵ کەریەر بۆ ئیشکردنە ئەزموونی کار، لێرە ئاد شتێکی هاوڕێیان ئەگەر ئیمێڵت بۆ هات لە حکوومەتی هەرێمی کێبێک یان لە حکوومەتی کەنەداوە کە پێت ئەڵێن ئێستا بۆت هەیە بەڵگەنامەکانت بنێری، تەنها 6 ڕۆژت هەیە. بۆ نمونە پشتگیری کارە یاخود پاسپۆرتەکەتە، جەنەرال ترینینگ ئایلز، خوێندنەکەت شەهادەکەت ئەبێ پشتڕاستکردنەوەی بۆ کرابێت لە وێست بۆ ئیمیگریشن. ئەم شتانە ئەبێ هەمووی لە ئێستاوە تۆ خەریکی بی بۆ ئەوەی ئەگەر سوتفە بوو مانگێتر ئیمێڵیان بۆ تناروتیان ناو تاتۆتەوە هەموو شتێکت ئامادە بێ، نەک ئێستا تەقدیم بکەیت و دوای ئەو چاوەڕێکی تا ناوتێتەوە. لە بەرەوەی پێڕاناگەی 2 مانگ هیچ نییە، هەتا هەموو بەڵگەنامەکان ئامادە ئەەکەی 2 مانگەکە زۆر کەمە، بۆیە ئاگادار بن. لەم بەشە ئەڵێ ئایا هیچ جۆب ئۆفەرێکت هەیە، تۆ ئەڵەی نەخێر لەبەر ئەوەی ئەم پرۆگرامە داواکراو نییە یاخود مەرجی سەرەکی نییە کە جۆب ئۆفەرت هەبێت لە کەنەدا یاخود نا. French language skills ئەگەر هیچ دیپلۆمایەک یاخود بەکەلۆریۆس تێ لە زمانی فەڕەنسی ئەوە زۆر باشە. ئەگەر هیچ زمانی فەڕەنسی نازانی ئەوە لێرە ئەنووسی نەخێر هیچ زمانی فەڕەنسی نازانم، بەڵام بۆ زمانی ئینگلیزی ئەبێ IELTS جەنەرال ترینینگت هەبێت چکە بەبێ ئەمە ناتوانی تەقدیم بکەیت. هەر کاتێ هەموو شتێکت تەواو کرد لێرەش بەڵێدا ئەگریت و ئەمانە هەمووی ئەڵەی بەڵێ من ڕازیم هەرچیەک بێت بە سوەرم گرن. دوای ئەوە سەبمت دائەگری، کە سەبمتت داگر چاوەڕێەکەی هەتا ئیمێڵت بۆیت. کەی ئیمێڵت بۆیت لە ماوەی ساڵێک هەتا ساڵێک چاوەڕێەکەی ئەکرێت دوای 2 مانگ وەرزگرن، دوای 3 مانگ 4 مانگ یاخود دوای ساڵێک دوای 9 مانگ ئیمێڵت بۆ بێتەوە. ئەگەر لە ماوەی ساڵە ئیمێڵت بۆ نەهاتەوە ئەوە مانای وایە پرۆفایلەکەی تۆ هەڵ نەبژێردراوە وەرنەگیراوی. ئەگە پرسیارتان هەیە لە کۆمنت بۆم بنووسن، ڤیدیۆی تریشم ئەبێت لەسەر ئەم پرۆگرامە، چکە ئەم پرۆگرامە لە هەمووی ئاسانترە بۆ کۆچکردن بۆ کەنەدا و ئیقامەی هەمیشەیی لەگەڵە، هەم بۆ خۆت و هەم بۆ خێزانەکەت. بەڵام کاڵەم خێزانەکەت ئەو کەسەی خێزاندارە، نەک دایک و باوک و خوشک و برا. هەتا ڤیدیۆیەکی تر منە بێ بڕۆم، خواتان لەگەڵ.